بە هیوای کاتەچی بەسوود لەگەڵوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی لاپەڕا 176. لەو لاپەڕەیە باسی کۆکردنەوە و لێدەرکردنی ژمارە کەرتدارەکان، واتە ئەو ژمارانەی کە تێکەڵن لە ژمارەی تەواو کە لێرە بۆ وێنە یەک و کەرتێک کە دەکاتە یەک چارەک کو یان چۆن ئەو جۆرە ژمارە کەرتدارانە کۆ دەکەمەوە. لێرە باسی ڕزگار دەکا کە دەیەوێ شانۆی خوێندنگاکەی بۆیە بکات. چەند لیتر بۆیەی هەیە؟ 2 لیتری تەواو و 2 چاریەک لیتر. بۆیەی چ جۆری هەیە؟ بۆیەی زەردی هەیە. تێکەڵی دەکا لەگەر 1 لیتر و 1 چارەکە لیتر لە بۆیەی سۆر یان سوور بۆ بەدەستهێنانی بۆیەکی پرتەقاڵی. ڕزگار چەند لیتر بۆیەی پرتەقاڵی ئامادە دەکا؟ واتە هەردوو لیترەکان یان هەردوو ژمارەکانی کەرتدارەکە کۆ بکەوە، 2 تەواو و 2 چارێک لەگەڵ 1 لیتری تەواو و 1 چارێک، ئەوها لە تەنیشتێکیاندا دەنێم بۆ کۆکردنەوە. لێرە نووسرایە لە کتێبەکەی یەکەم جار 2 کەرتەکە کۆ بکەوە، واتە جارێ تەماشای ژمارە تەواوەکان مەکە، تەنیا سەیرەکی کەرتەکان بکە، 2 دابەش 4 و 1 دابەش 4 تەنیا ئەوان کۆ بکەوە. چونکە ژێرەکەیان چارە هەردووچی زۆر ئاسانە کۆکردنەوە، تەنیا سەرەی کەرتەکان کۆ دەکەمەوە، کەرتەکەم دەبیتە 3 چارێک. ئەوجە پاشان ژمارە تەواوەکان کۆ بکەوە، ئەوجە دەچمە لای ژمارە تەواوەکان کە دەکاتە 2 کۆ 1 وەکو هەردوو ژمارەی تەواو، ئەوها 2 کۆ 1 دەزانم یەکسانە بە 3. ئەوجە سەیەکەی دەینم، ئەو سەیە دایدەنێم لە تەنشت کەرتەکەی کە هەم بوو، کەواتە دەبیتە 3 و 3 چارەک. ئەوە ڕێی کتابەکەیە. بەڕای من ئەوە ڕای خۆمە، یەکەم جار ژمارە تەواوەکان کۆ بکەمەوە زۆر ئاسانترە، واتە ئەمن یەکسەر بنووسم 2 و 1 دەکاتە 3، ئەوجا خۆم ئامادە بکەم بۆ کەرتێک، چونکە زۆر جار کە کەرتەکان کۆ دەکەمەوە ڕەنگە لە بیرم بچی ژمارە تەواوەکان کۆ بکەمەوە، ڕەنگە لێرە ئەمن ڕابوەستم. بەڵام ئەگەرە من ژمارە تەواوەکانم کۆ کردەوە کە دەبینم لێرە دەبی شت بنووسم، لێرە و لێرە لەسەرە و لە ژێرە دەگەڕێمەوە، بە بیرم دێتەوە کە کەرتەکانیش دەبی کۆ بکەمەوە. ئەوە ڕای منە لەسەر کۆکردنەوە، بەڵام خوێندکاری ژیر ئەتوو سەربەستی کام ڕێ بەکاردێنی یەکەم جار کەرتەکان کۆ دەکەیەوە یان یەکەم جار ژمارە تەواوەکان. ئەو کەواتە ڕزگار وەڵام 3 لیتری و 3 چارێکی لیتر بۆیەی پرتەقاڵی ئامادە کرد. ئەگەر بمەوێ بە شێوەی هێڵکاری، لێرانە 2 لیتری تەواو لەگەڵ 2 بەسەر چاری لیتر، لێرەش ئەوە بۆیەی زەرد، لێرەش 1 لیتری تەواو و 1 بەسەر چاری لیتر بۆیەی سۆر. ئێستا لە کاتی کۆکردنەوە ژمارەی تەواو 3 ژمارەی تەواوم هەیە، ئەوجە تەماشای کەرتەکان دەکەم، 2 لە 4 1 لە 4 دەبیتە 3 لە 4، کەواتە بەو ڕێژ بەڕێی هێڵکاری یان شریتی کەرتەکان یان بەڕێی ڕوونکردنەوەی وێنە دەتوانم بگەمە ئەو ئەنجامەی کە
سەرجەمەکە دەکاتە 3 لیتری تەواو و 3 چارەکی لیتر بە ئاسانترین شێوە. لێرە نووسرایە لە بیرت نەچێ کاتێ چەند ژمارەیەکی کەرتدار کۆ دەکەیەوە یەکەم جار کەرتەکان کۆ بکەوە پاشان ژمارە تەواوەکان. ئەوە بە پێچەوانەی ڕای منە. تەماشای ئێرەش بکەم لێدەرکردن ئەو جارەی لێدەرکردن بێگومان هیچ جیاوازیەکی نییە. ئەمن دیسان هەر بە خۆم لێدەرکردنەکە سەی دەینم دوی لێ دەردەکەم دەکا یەک ژمارەی تەواو ئەوە بەڕێی من. پاشان تەماشای کەرتەکان دەکەم، کەرتەکان 5/8 کەمی دەکەمەوە لە 1/8 تەنیا سەرەکەی کەم دەکەمەوە 5 یەکی لێ بڕوا دەکات 4/8 واتە 1/4/8. ئەگەر بمەوێ 4/8ش بە سادەترین شێوە دەنووسم واتە سەرە و ژێرەی دابەشی دووی دەکەم دەکا یەکی تەواو و 2 لە یەکی تەواو ئەگەر دابەشی 4 بکەم باشترە سەرە و ژێرە یەکی تەواو و نیو. ئەو های لێدێ بزانم لە کتێبەکەی کو دروست بووە. یەکەم جار هەردوو کەرتەکە لێ دەربکە لە کتێبەکەی 5/8 کەم 1/8 دەکاتە 4/8 یان 4/8 یان 4/8. ئەو جە ژمارە تەواوەکان لێ دەربکە ئەنجامەکە لەسەر شێوەی ژمارەی کەرتدار بنووسە دەبیتە 1/4/8 بەڵام بە سادەترین شێوە دەبیتە 1.5 چونکە دەزانین سەرە و ژێرە دابەشی 4 دەکەین لێرە هەر سەرە دابەش 4 دەکا 1 ژێرە دابەش 4 دەکا 2 کەواتە دەکاتە نیو. ئەوە دوو ڕێی جیاواز هەرچەندە ڕێیەکە جیاواز نییە هیچ کێشەنیا کامە پێشی کامەی ئەنجام بدەیت کەرتەکان یان ژمارە تەواوەکان. بەڕای من ژمارە تەواوەکان بەڕای کتێبەکەی کەرتەکان. ئێستا چەند نمونەیەکی زیاتر 3/5 یان 3/5 کۆی دەکەمەوە لەگەڵ یەک ژمارەی تەواو و 4/5. لێرە لە کەرتی یەکەم لەو کەرتەی تەنیا کەرتە ژمارەی تەواو نییە بەڵام لە کەرتی دووەم ژمارەی تەواوی شەیە کەرتی شەیە. ئەمن کۆیان دەکەمەوە لێرە تەمەشای ئەو یەکەی دەکەم یەک لێرە هیچ نییە وەکو ئەوەی وایە سفرابی کەواتە ئەنجامەکە دەکاتە سەرجەمەکە دەکە هەر یەک. ئەوجا چونکە ژێرەی ئەو کەرتانە هەمان ژێرەیە سەرەکانیان کۆ دەکەمەوە 3 و 4 دەکاتە 7 بەسەر 5 بەڵام چونکە ئەو سەرە گەورەترە لەو ژێرە واتە دەتوانم یەکەکی تەواوی دیکەش بەدەست بینم کە 7 دابەشی دووی دەکەم یەک دەردەچی لەگەڵ ئەو یەکەی بە خۆم هەما دەبی بە 2 دوی تەواو ئەو جە لە هەفتەکەی چەند دەمینێتەوە 5 کە لێ ڕۆیشت 2 دەمینێتەوە دابەشی هەمان ژێرە کەواتە دەبیتە 2 تەواو و 2/5 2 تەواو و 2/5. ئەو جارەی دوو ژمارەم هەیە ئەگەرە من یەکسەر ژمارە تەواوەکان کۆکەمەوە دەبی بە 8. ئەوجە تەماشای کەرتەکانی خۆم بکەم 1 چارەک و 3 چارەک زۆر خۆشە کە ژێرەکانی کەرتەکان هەمان شتە پێی ناوێ خۆمان دیکەم یەک ژێرەی دەنووسم سەرەکان کۆ دەکەمەوە 1 و 3 یەکسانە بە 4 کە دەبینم کەرتەکەم بریتیە لە 4/4 4/4 واتە 1 کۆی دەکەمەوە لەگەڵ 8 دەبیتە 9 تەواو. هەمیشە ئەگەر هەمان سەرە و هەمان ژێرە بوو هەمیشە دەکاتە 1 تەواو کۆ دەکرێتەوە لەگەڵ 8 تەواو دەبیتە 9 تەواو بەبێ کەرت. 4/4 1/4 2/5 3/5 4/5 5/5 6/5 7/5 8/5 9/5 تەواو. 4/4 1/4 2/5 1/4 2/5 1/4 2/5 1/4 2/5 بەبێ کەرت.
بچمە لای جێ لێ دەرکردنە. ئەمن ئەو دوای بینم لەو دوای دەرکەم سفر هیچ نامێنێتەوە لێرە پێویست ناکە هیچ بنووسم ژمارەی تەواو. ئەو جا بینم لێرە ئەو کەرتە 9 بەسەر 12 لێرە 3 دابەش 12 کەواتە ژێرەکانیان یەکە یەک ژێرەی دەنووسم. تەماشای سەرەکان دەکەم 9 3 لێ بڕوا دەبی بە 6 دابەش 12 ئاسانترین شێوە نییە، سادەترین شێوە نییە. ئەمن بەخۆم دەتوانم بیکەمە سادەترین شێوە سەرە و ژێرەی دابەشی 6 دەکەم چونکە دەکرێ. 6 دابەش 6 دەبیتە 1، 12 دابەش 6 دەبیتە 2 کەواتە کەرتەکە دەکاتە نیو. ئەمن هەر لێرەش دەبی زوو بزانم ئەو کەرتە دەکات نیو چونکە خوارەیەکە 2 ئەوەندەی سەرەیەکەیە، واتە دەبی بزانم ئەمن 6 دابەش 12 دەکاتە نیو. زوو دەبی ئەم بزانم 4 دابەش 8 دەکاتە نیو. لەبەر چ بزانم چونکە خوارێ 2 ئەوەندەی سەرێ بوو. ئەگەر خوارێ ژێرە 2 ئەوەندەی سەرە بوو کەرتەکە هەمیشە دەکاتە نیو. واتە ئەمن ئەگەر 5م هەبوو لێرەش 10 دەکاتە نیو. ئەگەر 3م هەبوو لێرە 6 یەکسانە بە نیو. ئەگەر 1م هەبوو ئەگەر 2م هەبوو دابەش 4 یەکسانە بە نیو. ئەگەر 20م هەبوو دابەش 40 یەکسانە بە نیو. ئەگەر 7م هەبوو دابەش 14 یەکسانە بە نیو. ئەگەر 8م هەبوو دابەش 16 یەکسانە بە نیو. 9 لەسەر 18 هەردەکان نیو. 4 لەسەر 8 هەردەکان نیو. 100 لەسەر 200 هەردەکان نیو. واتە ئەمن دەبی زوو ئەو کەرتانە بناسمەوە. خوێندکاری ژیر بزانم چ دەکاتە نیو. هەمیشە ئەگەر ژێرە 2 ئەوەندەی سەرە بوو کەرتەکە دەبیتە نیو، واتە سەرا نیو ئەوەندەی ژێرەیە یان ژێرە 2 ئەوەندەی سەرەیە. بێمە لای ساغ بکەوە سەرجەم یان جیاوازی ئەژمێر بکە. پرسیاری 1 سەرجەمە وەکو گوتم ئەمن زوو ژمارە تەواوەکان دادەنێم یەکسانە بە 3 کۆد و دەنووسم 5. ئەو جە کەرتەکە 4 هەردووچی 4 زۆر باشە دەنووسم 4 1 و 1 کۆ دەکەمەوە دەبیتە 2. لێرە تەمەشای ئەو کەرتەی دەکەم دەبینم سادەترین شێوە نییە دەیکەمە سادەترین شێوە، واتە سەرە و ژێرەی دابەشی 2 دەکەم 5ەکە هەر وەکو خۆی دەمینێتەوە دەبیتە نیو. تازە باسمان کرد چونکە ژێرە 2 ئەوەندەی سەرەیە کەواتە دەتوانم بنووسم نیو. پرسیاری 2 دیسان ئەمن زوو ژمارە تەواوەکانی خۆم کۆ دەکەمەوە دەیکەمە 5. ئەو جا یەک ژێرەی دەنووسم کە 5 4 و 1 دەکا 5 ژێرەکەش 5 3 و 3 دەکا 6 کە دەبینم سەرا گەورەترە لە ژێرە واتە یەکی تەواوی دیکەش دەتوانم بەدەست بینم کۆی بکەمەوە لەگەڵ 5 دەبیتە 6 تەواو. لێرەش دەمینێتەوە 6 5 لێ بڕوا 1 دابەش هەمان ژێرە دەکاتە 6 و 5 1. شش و 5 1 بێمە لای وابزانم تەواو بووم. ناپرسیاری سێشمایە چاریشمایە. پرسیاری سێ لێ دەرکردنە 2 تەواو 1 تەواوی لێ بڕوا دەبیتە 1 تەواو 5 5 لێرە دەنووسرێ 3 کەم 1 دەکاتە 2 1 تەواو 2 5 1. پرسیاری 4 ئەمن زوو ژمارە تەواوەکان دەنووسم 2 1 لێ بڕوا دەکا 1 ئەو جە 6ەکە 6 5 3 لێ بڕوا دەکاتە 2 لێرانە کورتکردنەوە هەیە دەبیتە 1 ژمارەی تەواو 1 لە 3 3 1. ئەو های لێ هات لێرە خوێندکاری ژیر
هاتمە کۆتایی لاپەڕە 176 لەوانەی داهاتوو باسی لاپەڕەیەکی نوێ دەکەم هەتا ئەو کات هەر بژی.